ڕاستیم لە کەناڵی پەیام پیرۆزبایی لێ ئەەکەین بە بۆنەی ئەو نمرەی بەدەستێناوە. وتم ئەگەر قسێکمان بکەی هەست چۆنە کە ئەو نمرەت بەدەستێناوە؟ والله الحمد لله من فضل خواهی گەورەیە کەم نعمەتی پێ بەخشی والله دڵم پڕ خۆشە الحمد لله. چەندێ چاوەڕێەوەت ئەگەر خوشکە زەینەب بکە تۆ ئەو نمرە بەدەست بێنی؟ والله الحمد لله خۆم لە ئەوائیلەکان بووم چەند ساڵە ئەم ساڵەشانە چاوەڕێوە بووم دقەمەوە بۆ خۆی گەورە یەکەم هینە بکاتە قسمەت منەوەی سبحان الله دوعاش مەکرد الحمد لله خۆی گەورە ئەم درەجەی وەرگرتینەوە. ئەوەی کە کەسێکی تۆیان خستە دواوە لە ڕیزبەندێکا و کەسێکی دیکەیان هێنا پێشەوە هەست و چۆن بوو لەو کاتە؟ ئەو کاتێکی نەزانین سراتمە دەشتۆ سەیەم هینەم کرد و خەڵکیەم شتانەیان بڵاو کردەوە و کاتە زانین ئەو پێشتر نەزانین کرد. نەزانی کە بەهۆی نیقابەکەتەوەیە بەوەی کە ئەڵێم ڕۆدواوە؟ لەو کاتە هەستت چۆن بوو؟ کە دوایە کاتێک کە زانیت بۆ هۆکارە تۆ لە ڕیزەکە خراویتە دوای هەستت چۆن بوو؟ هەست و بەچی کرد؟ خۆی گەورەی هیدایەتیاندا نازانم قسە نەکەم بەس خۆی گەورەی هیدایەتیاندا و تا چەندە هەستێکی ناخۆشی بە تۆ بەخشی کە ئاوا مامەڵەیان کرد؟ ئەوەم بۆ خۆی ناخۆشە بۆی منیش نە و بۆ هاوڕێکانم بۆ ماوساکانم بۆ خەزم شتەکانم بۆ ناخۆشم. تا ئێستا کێ پەیوەندی پێوە کردویت و پشتیوانی بۆ دەربڕیوی لەو لە بەرامبەر و هەڵوێستا؟ الحمدلله تۆەوە بینی فەیسبووک ماڵخەڵاتی بۆ هاوڕێکانش الحەمدلله پشتگیریان کرد و مامۆستاکانم پیان دڵیان بۆ خۆش الحەمدلله. زۆر سوپاس دەکەم دەرفەتەوە من بەخشی سەرکەوتووبی پیرۆزت بێ دووبارە. سپاس بۆ تۆ خوا لەگەڵ.